وەرگرتنی ڕای هاوڵاتیان سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی غاز ئەچینە لای پامێرمان ژاڵە محەممەد لە سلێمانی لەگەڵمانە بێت. ژاڵە سڵاوت لێبێ، لە ئێستادا نرخی غاز لە سلێمانی چۆنە؟ سڵاو بۆ تۆ بینەرانی ئەنارتیش تەفگەر. لە ئێستادا وەک ئاماژەی پێکرا لە راپۆرتەکەشە نرخی غاز بەرزی و نزمی پێوە دیارە لە شاری سلێمانی و سەردانی ئێمە چەند گەڕێکێکمان کرد، بەڵام غاز زۆر کەمە لەلایەن هاوڵاتیانەوە کە باس لەوەش دەکەن کە بەتایبەت لە ئێستا کە بەرەجەژنانە ناکرێت سوتەمەنی بەم شێوازە بێت و ئەوان کێشەیان بۆ دروست بێت. لەم کاتەیە سەردانی چەند چێشخانەیەک و هەروەها ڕستورانتێکیشمان کرد، بەڵام ئەوان تا ئاستێ گرفتەکانیان کەمترە بە حکمیەوەی کە خۆیان ئاماژەی پێەکەن. ئەوان کەسی خۆیانیان هەیە کە لە کارگەکانی دروستکردنی غاز لە پارێزگای سلێمانیەوە غازیان بۆ دێواتە تا ئێستا گرفتەکانی ئەوان زۆر نییە، بەڵام نرخەکە تا ئێستا جێگیرە، لە نێوان جێگیرە بەس تەنها نرخەکە 1500 دینارەوە بەم نرخە کڕین و فرۆشن بە غازەوە کرێ. تەنها کێشە لە ئێستاە کە هەیە نەبوون و کەمی غازە. چەند هاوڵاتیەکمان لایە وەکو ئەم خاتونە بەڕێزە کە لە لای من وەستاوە، حەزەکەم تەبگەر بچینە لای بەڕێزی تۆ بتڵێکی غازت بەدەستەوە بینیم چاوەڕوانی و چەند دوکانێکیشت کرد بۆەوەی کە بتڵەکەت بگۆڕی، بەڵام نەکرا. هۆکار چیەوە؟ ئایا کەمی غاز هەیە؟ ئەڵڵا کەمی غاز یەک مانگە غاز نییە، یعنی خەڵق ئەیوای ماڵێکە بتڵێکی هەیە، من دوو بتڵمیاڵێکی بتڵێکی هەیە. ئەزمەی غازە، ئەزمەی نەوتە، ئەزمەی کارەبایە، ئەزمەی بێپارەیە، ئەزمەی بێمەعاشیە. یعنی ئەم حکوومەتە ئەگەر ئەم میلەتی بۆ بەڕێوە ناچێ میلەت مەمنونێتی ئەگەر بڕوا لەبەرەوەی بم شوێ میلەت نابرێ بڕێوە کە ئەمانەی بن بڕێوە. ئەو تا بەم غازە مەدعەم بەمەدعەم نانوخانە بەنانوخانە ئەگەڕێم کە قەڵا غازێکم بۆ پڕکەنەوە. يعني نعم معاش نيابة لا إله إلا الله صد قرآن خل أطواني معاش سمع الله بيرت الحكومة بس نايا أما توسين نوا مشغول ما أكن هلاك ما أكن خوابي أنقرب خاتي بيا غمرك ولا ملة أكن. سادة أم بطلع غازة وخدا ما جت بيكر شن الروشي بلان بود فرنا كراوة توا أسا أوتومبيلكي غازش من بيني كروش راجل نوستا أو غازة شاوت ملك شلا يرمتين بقى بوم بركاته أو يج نوستا غازة كش بجي يشتين إكاك دەسەڵاتی خۆشیان غاز فرۆشت، دەسەڵاتی حکومەتە، حکومت لە هەموو شتێک کامیلەتی کە غوڕخ کردووە، چاوسانی نەتیەوە. پێت وایە هۆکار چی لە ئێستا ماوەی چەند ڕۆژێکە دیسان وەکو ساڵانی ڕابردوو گرفتی کەمی غاز میلەت چاوسانەوە میلەت مەشغوڵکردن، هیچ شتێکی تیان نییە، بۆ لە پڕ زۆرە بێ بۆ لە پڕ نامێنێ. ئەمە هەرکانی ئاوێک نییە، ئەم کانی بۆ تا هەبێ لە پڕ نامێنێ. ئەنی چی؟ خۆمەشتی دێ لە وڵاتانەوە ببێ خاتە سەری، ئەمە لە بەردەستی خۆمانایە. ئێمە شاری خۆمان پڕە لە غاز، پڕە لە بنزین، یعنی ئێمە بە زۆر عیبە دانش سکاڵا لە دەست غاز و بنزینەوە دکەین، چونکە ئێمە لەناو بنزینەوە تا دروست بووین. خۆڵەتانی کەنی چاوەڕێکەکەن تا بۆمانەیە، بەڵام ئێمە حکومەتەکەمان حکومەت نییە. دەڵێن خوا با مەسعود بمێنێ لەبەر ئەوەی میلەت پێویستی پێیەتی بۆ شەڕی داعش. ئەرەکاکە لە ڕای خوایە کێدی کوڕی مەسعود بەرزانی برینار بێ، کێدی کەسێکی مەسعود بەرزانی بکوژرێ لە شوێنێکی فێنک و خۆشەداشت پێسێکمان بۆ بەداعش. کوڕی فەقیر کوژرا، کوڕی فەقیر کە لە بچە ئیسا لە ماڵ و زەلیلە، کوڕی خەڵق لە بەرەگانی جەنگایە، کوڕی خەڵقە بێ مەعاشە پێشمەرگایەتی ئەکا. ئیتر مەسعود ڕۆزانی دۆچیمان بۆکەی ئەجا چوار دانە گەنجی جوان ئێستا گوناحنەهی گەرمیانێک کە بە هەزارها ئەلفال و قوڕی کراوە بەسەر ئێستا چوار لاشەی بۆ بڕواتەوە، هەمی کوڕی فەقیر و هەژار و داما و لێقەماوە. یعنی تاکەی ئەمە چای لە میلەتە ناخشێنەوە بە مستە میلەتان ناگەڕێنەوە. ئەم هەموو معاناتەی تۆ لە ئێستادا کورت کراوەتەوە لەسەر ئەم بتڵە غازی ئەرە وەڵا ئەرەوە نەک کوڕە خەورەخە زۆری دڵای نەک خەزیە غاز بەخوا ئەگە تۆ دڵی خەڵق بکەیتەوە سکاڵای خەڵق تەواو نابێ. خوشکە بەڕێزەکەم هەرێکی بنەعێک و گریەفتێ ڕێ بنەعێک و حەڵقا ناڵێنێ. لەگەڵمان بیت ئەگەر تەفگەر کاتمان هەبێ بچینە لای خاتونێکی تر ئەویش هەر لێرەیە چاوەڕێیە حەزەکەم بچمە لای داوای لێ ئەەکەم لە هاوڵاتیانیش بە هاوڵاتیان هیچ ئەدەگی پێنایەن کایلی ئەەکەم بانەی بە تەشەڕی براکوچینەکەن بە ساڵەکانی حەفتا و نازام چی مەمنونی ئەو پێڵەوانەی بەزعود بەرزانین هەستێ لەسەر ئەو کورسیە با گەنجەکانمان خێر لەخوان ببینن. بەڵێ ئەگەر لەگەڵ بیتەفگەر نەبەس سلااوت لێ بەدایە تۆ لێرە دانیشتوید و باس لەوە کرد کە چەند ڕۆژێکە کەمی خاستێ و گرفتی خاستان هەیە و نەتوانراوە دەست. بەڵێ من ڕێز و سڵاوێکی شۆڕش جێڕانەم هەیە بۆ هەموو حیزبەکان کە وەکو برایەکی بەڕێزدە لە ناو دەست بن و هاوکاری فەقیر و هەژار بکەن. ئەمە ژیان نە میلەتی تایە، نە نەوت هەیە، نە کارەبا هەیە، نە غاز هەیە، نە ئاو هەیە، نە ئیش هەیە، نە مەعاش هەیە. سەد جاریاگو مەعاش زیاکە، مەعاشی تەقاوتێوە زیاکە، مەعاشی خەڵک زیاکە، وەکو زیایشی نەکردو ماهانە لە وەختەکە مەعاشەکەمان نانێ.
ئەگەر بینەوە سەر باسە سەرەکیەکەی خۆمانەویش گرفتی کەمی غازە لە ئێستاە کە لە چەند شارێکی هەرێمی کوردستانی شەنانەت نرخەکەی گەیشتووە 25,000 و 15,000ش فکڕین و فرۆشتنی پێوەکرێت لە بازاڕی ڕەشا لە سلێمانی لە ئێستاە کە غازەکە کەمە بەڵام نرخەکە جێگیرە. ئەی باشە سڵاوی هەبێت ئێمە بەچی بیکڕین معاشێکی من تەقاوتەکەم 120,000 ها من بەچی معاش بم بەچی کرێخانوو بم بەچی غاز بکڕم بەچی نەوت بکڕم بێوەژنێکم ئەهلی شارەکەم پێم حی بە سوالکەم پێم حی بس بە ماڵان کە سوکاری چاکم هەیە سەربەرزم دوو خوشکەزام ئاشایستە. بەڵێ پێش ئەوەی کە بچینە پەخشەوە باست لە شۆڕشی کورد کردوتە شۆڕشمان کرد بۆ ئەوەی بەحەسێنەوە بەڵام هەر ڕۆژە و بە گرفتێکی پێداویستی تایبەتەوە ئێمە سەرقاڵەکەن لێرەوە چیت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لێرەوە سڵاو ڕێزمێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەر هەموو حیزبەکان کارێکی وا بکەن کە سەرمان لێ نەشەوێ ئاوارە نەبینەوە دیستانەوە مناڵمان دەربەدەر نەبێ ئەوەتە چوار گەنجی هەناسە سادیان کوشوە لە ئەگەر لە وڵاتەکە خوێ ئاسوو دەبێ من ئەگرێ بخۆی با بە کوژۆن ڕێگۆبانەیە ها با چوار شەریکات با چوار مەعمەل با چوار کاتەوە کە گەنجەکانمان پێوەی مەشغوڵی و وڵاتەکان بەجێ نێڵن و خۆیان نێن بەدەمی ئاوێنانەوە ماسی جرزبی خوات ئێستاش دەستیان ماجەکەم عاشقامان بنێ لە وەختی خۆیان و نەوت و غازەکەمان بۆ بکەن و شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی بۆ هەموو شێمە هاوکاری حکومەت دەکەین بەڵا حکومەت نابێ ئاوامان لێ بکات میلەتی خۆیانە شەعبی خۆیانە پیرێژنێکم هەناسە سات ناتوانم بەدوا غازا ڕاکەم بەدوا نەوتان ڕاکەم بەدوا نانان ڕاکەم بەدوامە هیچ شتێکمان نییە ئێستا سڵاومەیە بۆ جەنابیشت و بۆ هەمویان وەکو برایەکی بەڕێز لایەکی ڕەحمەتکەنەوە لەم فەقیر و فەقەرایە و خی گەورەی داتی ئەوانیش باوێ ئێمەش با و سەرکەوتومان کات لە دەست داڵم ڕزگارمان کات ئەگەر کاکنەبەز بیگوازێتەوە ئەو خاتونەی کە لە ئێستا دیسان چۆ چەند دوکانێکی تر بەڵام دیارە هەر بە بێئەمەلی گەڕایە دەرەوە غازی بتڵێ غازی دەست نەکەوت لە ئێستاە کە ئەیبینین زیاتر خاتونە لێرە چاوەڕەیە کە ئەو بتڵە غازەیە پڕکاتەوە بەڵێ دەبکرد ئەگەڕێنەوە بۆلات هەر لەسەر هەمان بابەت ئەچینە شاری هەولێر پامنێرمان ئومێد شۆمانی لەگەڵمانە بێت ئەوبێت سڵاول دەبێت لە ئێستادا نرخی غاز لە شاری هەولێر چەندە؟ بەڵێ سڵاو لە تۆش تەفگەر بەڵێ دیارە غاز لێرە ئێستا لە بازاری ڕەشبوونی هەیە و نرخی لە نێوان 12,000 و 13,000 و 14,000 و 15,000 تا 20,000یشە بەڵام بە شێوەیەکی گشتی غاز وەکو زاران بە ئەو وەشیلانەی کە بە نێوگەڕەکانەدا دەگەڕان و ئۆتۆمبیلانێک کە غازیاندا بە شەکر بەسەر ماڵان کەمتر بۆتەوە وە نییە و من ئێستا کاتمە ئێرکانە ئۆتۆمبیلێکی غاز دابشکردن بە سەر شەقامەکە بوو چەندین ئۆتۆمبیلی تر بە دوایە بوون بۆ ئەوەی لە شوێنێک بوەستێت و غازی بگۆڕنەوە یان غازی لێ وەربگرن من چەند هاوڵاتیەکم لەلایە دەمەوێت ڕەئیان وەربگرم ئەگەر کات هەبێت لەسەر ئەوەی لەسەر گرانبوونی غاز فەرم و کاکە گەر بێتە ئێرکانە بەڕای تو لە ئێستادا قەیرانی دارایی هەیە موچە دوا دەکەوێت لە ئێستا کاتی ئەوە شاتۆ کە غازیش گران بووە کاریگەری لەسەر هاوڵاتیان چەند دروست بەڵێ پێشش سپاس بۆ چاوپێکەوتنە بەڕاستی قەیران لەسەر قەیران ڕوو لە هەرێمی کوردستان دەکات قەیرانی دارایی قەیرانی بەڕاستی هەر لەوە خراپتر قەیرانی کۆچکردن ئەو هەموو گەنجە جوانە نەکۆچەکەن ینی پێم وابی شەوی ڕابردوو کۆمەڵێک گەنج یانی تەربی کۆمەڵێک گەنج گەیشتەوە شاری سلێمانی ینی جێگەی داخە نازانانی ینی باسی چیت بۆ بکەم قەیران لە دووە قەیران پێم وابی خەراتریشی بەدواوە دێ بەڵێ کاریگەری لەسەر ئێوە هەیە قسە چیە بە حکوومەت لە وڵا کاریگەری زۆر هەیە کاریگەری کۆمەڵایەتی دروستەکە کاریگەری ینی زۆر شتی دروستەکە بەڕاستی بەس پێم وابی غازیش سەروی هەموو شتێکە ینی غازی هاتەگەر بەس پێم وابی حکوومەتی هەرێم بەتەمایە تەسیسمان لۆ بکات تەسیسی غازی پێمان پێویستمان لە غاز ببینی بەڕاستی لە داهاتوودا تا چەند وەکو هاوڵاتیە کاریگەری گرانبوونی غاز کاریگەری لەسەر ئێوە دروستکە وەکو هاوڵاتیەک طبعا پێشەکەی بەخێراتی کە نێراتی دەکەمەوە طبعا تاسیرکی گەورەی هەیە لەسەر میلەت خاصە خەڵکی کوردستان پێ خۆشحاڵم داوا دەکەم لە حکوومەت ئەم مەشروع جێبجێ بکرێت بەر کاتێک بێت نێن حکوومەت میلەت پێویستی بە ئەو شتەیە تاسیرکی گەورەی هەیە لەسەر میلەت ئەی جەنابتان تا چەند پێ دوایە کاریگەری لەسەر میلەت هەیە بە گشتی و هاوڵاتیان گرانبوونی غاز لە ئێستادا قەیرانی تر هەیە موچە دوا دەکەوێت ڕاستی حکوومەت یاریم لە باتی کێشەمان بۆ چارەسەر بکە کێشەمان بۆ دەنێتەوە ئەوەیە قەیرانی غاز ئێستا دروست بە خەرک لەو بێ مەعاشێ لەو بێ ئیشیەی
15,000 لەکوێ بینیتم بە غاز بداتن هیوا هەیە 5,000 نییە بداتە ماڵ و منداڵی کە بۆ جەمێک بۆ خۆی سەرف کاتن بەڕاستی ئەگەر ئاواش بێتن حکوومەتی هەرێم وابزانم هەر هەمان دەست لە کار بچێشنەوە زۆر باشترە چونکی سبەی ڕۆژێ زستاندا دێتن ئەوجی کێشەی نەفتیشمان بۆ دروست دەبێت ئەوەیە دوێنێش کێشەی کارەبا و ئاومانە بوو ئێستا کچێک باش بووە ئێستاەوە غازە سبەی ڕۆژێ نەفتە نازانین چ بکەین لەگەڵ حکوومەتەی نە ژیانمان دابین دەکاتن نەک خۆشیمان دێختە دری ئەوەی لەو بازاڕێ ئەوەی لەو کوردستانێ دری ناخۆشە دری پڕە بەس هەموو کەسێک ناوێ قسەی بکاتن نەکو هەموو کەسێک دری پڕە داواکاری سێ لەلایەنی پەیوەندیدارە حکوومەت داواکاریم ئەوەیە بە زووترین کاتەکە کێشەکەمان بۆ چارەسەرەکەن با چارەسەریکەن ئەگەر نا بەڕای من ئیستیقالە بدەن زۆر لەوە باشترە ئەو قسەی دەکەم پڕ بەدڵەوە قسایەکەم ئەزانی بۆ هەموو کەسێک ئەو هیوایەتی هەیە ئەو حکوومەتە نەمینێتن ئەو سەر و چاوانە نەمینێتن لەبەر ئەوەی هەموو کەسە چناوێری ئەو قسەی بکە لەبەر ئەوەی هیچ کێشەیەکیان بۆ مەچارە سەر نەکردووە ئەمن لەوەتەی بوویمە هەر کێشەی ئاو کارەبا و نەفت و بەنزین و ئەو شتانەمە بۆ نازانم چ بکەین بێزار بووین لەو ژیانەی زۆر سپاس تەفگەر دەمەوێت ئاماژە بەوەی بکەم من ئەمڕۆ سەردانی چەند نانەوەخانەیەکم کرد دیارە لە شاری هەولێر ماوەیەکە نانەوەخانەکان ئیشەکانیان کردبووە بە غاز کاریانە کرد لە ئێستادا گرفتیان بۆ دروست بەو هەیەوە نانەوەخانەکانیان داخستۆ چکە ئەوان ڕۆژانە پێویستیان بە 5 تا 6 بوتڵ غاز هەیە بەو هەیەوە کە نرخی لەنێ 15,000 دینارە کاریگەری لەسەر ئەوان دروست کردو و نانەوەخانەکانیان داخستۆ بەڵێ تەفگەر بەڵێ ئومێد لە ئێستا دەلانی پەیوەندیدار چی دەڵێن لەبارەی گرانی غاز بەڵێ من چەندین جار پەیوەندیم بە بەڕێوەبەری کارگەی غازی هەولێر کرد بەڵام پەیوەندەکەی بەردەست نەبوو دیارە من دوێنێ لەگەڵ سەرۆکی لێژنەی نەوت و غاز و پیشەسازی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر قسەم کردوتی دوای 5 ڕۆژکە ئەو کێشەیە چارەسەر دەبێت بەهۆی دیارە و کێشەیە بەهۆی ئەوەیە کە کارگەیەکی دانە غاز لە ئێستادا گرفتی هەیە و نۆژەن دەگرێتەوە بەو هۆیەوە ئێستا ماوەی 20 ڕۆژ ئەو کارگەیە داخرا و ئێستا 16 ڕۆژ ڕۆیشتووە و تەنها 4 ڕۆژی مایە دوای 4 ڕۆژکە ئەو کارگەیە دەست بەکار دەبتەوە و کێشەی کەمی غاز و گرانی نامێنێت بەڵێ ئەگەڕێمەوە لای ژاڵە ژاڵە لای تۆ لە ئێستادا لایەنی پەیوەندیدار چی ئەڵێن سەبارەت بە گرانبوونی نرخی غاز بەڵێ تەفگەر ئێمە پەیوەندیمان بە بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی لە شاری سلێمانیەوە کرد بەڵام ئەوان باس لەوە دەکەن کە ئەم کێشە کاتیەوە بە زووترین کات چارەسەر ئەکرێ بەڵام وەک بینیتان کە ئێمە لە دوایەوەی کە جەولەیەکمان بەناو چەند گەڕەکێکی شاری سلێمانیا کرد گرفتی کەمی غاز بەردەوامە هەرچەندە ئەوان باسییان لەوەش کرد کە نرخەکە جێگیرە وەکو بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی کە تەنها هیچ دوکاندارێک یان هیچ غازفرۆشێک بۆی نییە لە 1500 نرخەکە بەرسر بکاتەوە بە گرانتر بیفرۆشێ بە هاوڵاتیان لەو حاڵەتەدا ئەگەر شتێکی وەها بەدی بکرێت ڕوبەڕووی یاسا ئەکرێنەوە سەرپێچی کاران ڕوبەڕووی یاسا ئەکرێنەوە لەگەڵ ئەوە شاباسییان لەوە کرد کە لە ئێستاە گرفتەکە هەیە بەڵام بەو شێوازە نییە کە باسی لێوەکرێ بەڵام وەک بینیتان هاوڵاتیان لە ئێستاە گرفتی غازیان هەیە و کەمی غاز لە شاری سلێمانی بەردەوامە بەڵام بە شێوازێک کە نرخەکە تاکو ئێستا جێگیرە گرفتەکە ئەوەیە کە دەستیان ناکەوێت چەند هاوڵاتێکی تریش لەولاوەکە نانەوەخانەیان هەیە باسییان لەوە کرد کە وەک ئومێدی ژاماژەی پێکرد لە ئێستاە سوتەمەنیەکەی ئەوان بە غازە بەڵام کێشەکە دیسان کەمی غازە لای ئەوان و ئاماژە بەوەکەن ئەگەر تەنانەت وەکو هەولێریش بە 15,000 و 25,000 دەستیان کەوێ ئەوان ئامادەن ئەو نرخەش بدەن بەڵام بەمەرجێک غازیان دەستکەوێ بۆیە بەگشتی لە ئێستاە گرفتی کەمی غاز لە شاری سلێمانی بەردەوامی هەیە تەفگەر بەڵێ سپاس بۆ پەیامنێرانمان ئومێد شۆمانی لە شاری هەولێر لەگەڵمان بووی